حتى نقطة كوين مذهبي جام ناين تسليم ببي يرجعون بيبي البته ولو نامنه روجاوا بتشيش كردات نير بس Tom barakin çıkıt. Hem آخر نقطة يا واها. عم بتشنو إلي؟ النقابة وحكومتها شامية خطاطة ما سعودر وانتم داعشي؟ نم ترسن وقت وقتا داعش كتا بركة كيما قش بكنا صبايا وكش كيما ببن وتشاو ترزقار بوي. اوان قلت امي بين كردا بلا ورن عمجي حاضر باشووری کوردستان بەرەو پارچەیەکی دیکەی کوردستان بەجێ دێڵێن لەوێ حکومەتی ناوەندی بە تانک و تۆپ هێرشی کردوتە سەر کوردان ناوی ئەو جوگرافیا هەندەی ناوی دەوڵەتێک دەنگدانەوەی هەیە ئەوە ڕۆژ ئاوای کوردستانە مەبەستم بوو زوو بگەینە ناو شارەکانی ڕۆژاوە زۆری نەخایان ئەم دەرکەوتنەی کوردانی ڕۆژئاوان بینی لە گوندی تەنووریە لە ڕۆژهەڵاتی قامشلۆ تا دابەزین و بزانین گوربوونەوەکە چییە بە کورت و پر تەواو بوو تشتك نبوت تشتك مرنا عرب مرنا ما قاتل شهيدانا عادي ما هجومي واكن شناب الهبنافياتي هەر ئەوەندە کە پرسیارم کرد بوو تەواو بوو دەرکەوت شەڕەکە لە ڕۆژاوا لە شەڕی تانک و تۆپ تێپەڕیوە لێرە شەڕ لەگەڵ خودی ناوی کوردە وەڵڵەه گوتیان لەسەر خاک و ناموسە ترسامة هي قلكي ترسامة هي ترسي مستر كشكيمنة إيه مم دايكين بابن أم ناترسن بس كشكيمة قش خورتن أم ترسن وقت وقتا داعش كتبر كشكيمة قش بكنا صبايا وكشكيمة ببن إيه أم نزانن بتش دولة قش مبنية كم تشكي نما زانن أم جولوت ترسن أم كردن أم خورتن والله شعبي ناشكيش دجمن بس والله العظيم بالله الكريم دولتها قش خو كريك وقشها بشتامة دا آلي وام دبيكو في كيتا تنيشتن ما قونا داعش ما بزيبري مخيمي هول بهزارة تيدي وابردان حبس چي قش بردان ما نقش ويل كردا بقرن هنا اف تنورية يا؟ اري تنورية افرق تنورية عربا افيا كردا افيا عربا عرب چندن لير؟ 1000 وصد مال باطا ويا كردا چندن؟ صد مال باطا صد مال باطن خاصن هيرشي دجن هات تخاصم بالبلكة تشيكنج بوي وشتن تشي ببي وشرمزم ببي و دس سر داقر ما ده صار وانا يلا مستر لي ما ليش مزم ببي ما مشكلة حل ها يعني هر تشتكي بتشوك مزن دبي راستا بالبلد تشي بيش بوي مصدر ببيش بوي ببي جند فكرهم عرب وكرد إنها قبولناك كرد بيجن هم هنا البر اوجي قبولناك دبي لازم كرد وجودي انا بيسوي شي عرضي روجا هذا نها خرد بونا بري نها وصانا بو بري نها وصانا بونا انا اتشنو ديقول كرد بابو برايم انا بشتي اف تشيبو افشرين بيداوي او شري فيداوي تشيبو دبي لازم وجودا كردا نبي ویستم لەگەڵ عەرەب نیشتنانی ئەم گوندە قسە بکەم کەس قسەی نەکرد هەز دەکەن ئێستا کاتی نییە قسە بکەن بگرە چاوەڕێەوە دەکەن ڕۆژی خۆیان بێت خافون تحكم؟ خلص ها؟ خاف تحكي؟
قسەی ئەڤین لەسەر ترسی داعش پرسیاری ئەوەی دروست کرد بەڕاست داعش مەترسیە؟ گەیشتنە قامشلۆ لەوێ دۆخەکە زۆر هەستیارە هەموو شەقامەکان پڕن لە چەکدار ڕۆژ ئاوا دەپارێزن. مەبەستم نەبوو لە قامشلۆ بمینین یەکسەر دەبێ بچینە حەسەکە ئەوێ بەرەی پێشی شەڕە. بە دوای وەڵامی ئەوەدا دەگەڕێم چارەنووسی ڕۆژئاوا چی لێ دێت. جوڵەی سەربازی ئەم شارە پێمان دەڵێت بارودۆخەکە لەوە هەستیارترە کە پێشبینی دەکرێت. پرسیاری ئەڤین لە گوندی تەنووریە هەر لە مێشکی مندایە ترس لەسەر هەڵدانەوەی داعش. شەروانە دیبلۆماسیەکەی کورد لە ڕۆژئاوا بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی ڕۆژئاوای کوردستانە. گوتی دۆخەکە ئەوەندە دژوارە چەند شەوە هەر نەخەوتوین. هەرکە گوتم ئەرێ ئەمەی لەسەر بەرەڵابوونەوەی داعش لە گرتوخانەکان ڕاستە، وەڵامی ئەم ژنە شەرکەرەی کورد زۆر شکهێنەر بوو. چەند داعش ji sijna reviyayîne. Êku hepsê reviyane ê şeddadê bûn. Wana niv de gotin me heştî yek kes girtine ama hejmarê wê hepsê ser şasedî falan rahib. Hemû çûn. Êdin reviyane çûne. Daişên tund bûn. Hebûn ê ejnebî jî di nav de hebûn. Kî ve çûne? Ne diyarın. Yani hakimiyet nihal ser evê tune yani agahî van kesa ku da çûn çi kirin kî bir cem xwe em nizanin. کاتی گفتوگو لەگەڵ ئەم شەروانە دەکەم هەز دەکەم ئەوەی لە نێوان کورد و عەرەب لە ڕۆژئاوا و سووریا دروست بووە زۆر مەترسیدارە کە پێدەگوترێت گرژی. لە حەزەکە وا پەردە لەسەر دەرکەوتنی گرژی نێوان کورد و عەرەب لا دەچێت. ئەوەی لە گوندی تەنووریە پرسیاری جەوهەری لای منی دروست کرد. خەریکە دەردەکەوێت کێشەکە لەسەر هەڵدانەوەی داعش زۆر گەورەترە. نەسرین عەفرینی لەگەڵ شەروانێکی دیکە لە شەقامی سەرەکی حەسەکەدان. لێرە دەبێ لە هەموو شوێنێکی دیکە چاویان کراوەتر بێ لە هێلی تەماسی شەڕدا. بیست و چهار ساعت جاوه و وکیلیه نویه. هوالت تایه و الگل تایه و عربه و جید درسه. چند دوسا خواهینتی کری نروه؟ والله 2 کیلومتر. چه اول وکر؟ که با دمر میرفته دا سر ما بردن. چی که؟ دمر میرفته دا سر ما بردن. رمی؟ هوال چه بریندار بون؟ نه الحمدلله. تنی از الغرفه بون و بالا من دی بود تشتک نبود. کی و چی باشه؟ شان در مال. چی ما وکر؟ عرب. چندی وقته یکم جارت چک هل گرتینه و هاتینه؟ گل کنه مالبات هم گشته ده. مالبات گشت چندن؟ مالبات هم 4 دیده. لە شار دوور کەوتمەوە بەرەو هێلی پێشەوەی شەڕ ڕۆیشتین. ئەو شەروانانە دەبینم کە لە ڕۆژئاوا و سووریا ئەستوورەی داعشیان شکاندووە. ئێستا تووشی شوکێک بوونە پێ ناچێت بە ئاسانی بەریان بدات. تو چه فیشکت زانی پاقینی؟ الفر فيشك ظن تو همی چکی؟ اف چیه دل برا خانو بساندیه؟ دنیا خواهین کی خواهین گیریه؟ نزانم اما خاين ها؟ دنیای خیانت رو بکر تو وسط زانی از بیمل گلتا یا الله هەرکە پرسیارم کرد ئەم شەڕە چ بوو ڕووی داوە؟ وەڵامەکانیان قۆڵی و ئەسڵی دۆخەکە دەردەخات. ها ام بچن کو داره هوال خطا صفر چه هي الخطا صفر؟ زاهید نزا دیپشکنه نزا دیپشکنه واي اوشي اول سنه انا قلت انا جبت سكني الشر نابر عرب و کردان چه ببه؟
والله احتمال هي احتمال هي يعني المقو لبين وتعدد المكرين ام كرد سرد ليه سنة تاخذ مشى نتا مصارف يبين والله بري بس للاسف هذا لو كان دور النجبري 4 كيلومتر شرط چی بو یا شف تقاضی کن ها سلاح گران طبعا دوش كتشي ليت ام دز روجافا برا نحسقت هني روجافا بشكل لو انجلا جرمن ام كردن ام تفرسنا ولا تاخذ اوج بيجن ام عربن لا ام كردن يورو روجامي ما بينا روجامي اوج بيجن ام عربن روجامي يا هو عرب وبرار جيب شرع برا ينجم اف جيمه كرداي روجافاي بخوي داي فدري عمل بربي بس واخوينش بو عرب اجر شو باجر عرب اجر كار كده انت ما كرنا بشتام درب بشتام اللي مستنين ما باوري دوان اللي ما نقص باوري درك حيث غلبنا خلا هين شاش بون او قاس باوري دو از انسان رخنا كده خستنا دكم باوري پر دوان في جاري نو باوري نادر ام كايش باوري لە کام شەڕوان بپرسی بۆ ئەم شەڕە ڕوویداوە یەک وەڵامیان هەیە دەڵێن خیانەتە. دولة جبوي كولا لازمة جبوي يجي حمي دنيا هلا ما رابي نابن كولا نابن كولا دولة كولا يعني جبوي كولا لازم الإنسان هيك وقع أحمد الشرع هيك وقع نظام جبوي إنساني ولو لازم الإنسان يخفروش لازم الإنسان تو بحث أمريكا ديكي وانا نوزا أري دولة روجاوية نا فكرة وجهات يا قورين يديهم بتشنجي عربا بقرنو بباريزن ورنجا سبدي صافل تجي وراوسن نوزا أنا كنت أشتي البته ورن قهرتن يعني وقبري نامينا يعني وقبري نامينا رجعون بي رجعون بي البته ولو نامينا هێلین و هاوڕێکەی لە چاڵاکیەکی تایبەتدا لە نوختەی سفر دەگەڕێنەوە نهێنی چاڵاکیەکە دەپارێزن بەڵام کە لێ دەپرسم گروپە چەکدەرەکان خۆیان بۆ ئێوە ئامادە کردووە وەڵامەکەی هێوری و هێزی کچە کوردێک دەردەخات ئەفجار یەکەمە تۆ تڤەنگی هەلگیری يعني جاري يا كمينة بجي خشار ضد قرر جاري كمينة عاري راست زحمته يا نزحمته يعني جبو معنا زحمته يعني جباركو يعني مرن ما دنيا برجع بخو يعني تشبه بلا بيجي يعني ولا بتخبو بقارزن يعني شهاداتك بيجي ترسى مجنينة يا أوان قلت أمي بين كردا بلا وارن أمشي حاضر الدولة تقوم ما في ما تدبه أموال الدولة قد قبولنا كان أبغى أجريها زوجة نوفمبر بنامر درجة قالنا كردستان يا أخوينا چند سال پیش ئێستا شەروانانی یەپەگە لە ڕۆژاوای کوردستان بە پاڵپشتی ئەمریکا و بە قوربانیەکی زۆر لە پێش ئەم ساترە شەدادی و ناوچەکانی عەرەبی هەبوون لە دەستی داعشیان ڕزگار کرد و خەڵکەکەیان پاراست ڕۆژ دێن ڕۆژ دەڕۆن ساڵ تێدەپەڕن شەکە دەگۆڕێت ئێستا یاریەکە گۆڕاوە شەروانانی پەکەکە ئێستا بە تەنیان لێرەمانن ئەڵێن ئەمریکا پشتگیری ئەمە ناکاتن بە چەکی کۆن بە خوێنێکی گەرم لە ڕێگەی ئەم ساترە دانەی ڕۆژئاوای کوردستان لەو خەڵکە بپارێزن کە دوێنێ ئەمانە ئەوانیان ڕزگار کردووە پاراستنی ڕۆژئاوای کوردستان هێشتا ماویەتی بۆیەوە باز بکەم تا ئێستا لە قسەکردنی شەروانەکان دەردەکەوێت کورد شەڕی تایفی ناکات شەڕی تیرور دەکات گفتوگوی ئەم شەروانە عەرەبە سەلمێنەری ئەوەن کە کورد هێشتا هەموو عەرەبەکانی ناوچەکە بە یەک چاو سیر ناکات من کەسێکی عەرەبم و دەستم لە ناو دەستی هەڤاڵەکاندایە خوێنم کوردیە و هەرگیز واز لە هەڤاڵانم نایەنە تا کۆتا خولەک لەگەڵیان دەمێنمەوە تەنانەت ئەگەر بینیم گەمارۆ دراومیان شتێکم بەسەر هات ئەم فیشەکەم پێ و خۆمی پێ دەکوژم بەڵام تەسلیم نابم هیوادارم خوێنی شەهیدەکانمان بە فیڕۆ نەچێت
ئەو گولە بەردەوام لەگەڵتە؟ بەڵێ بەردەوام فیشەکەم پێە شەهیدەکانمان ئەو هاوڕێیانن کە هیوادارم خوێنان بەزایان نەچێت کێنە شەهیدەکانیوە؟ ئینشاءالله خوێنیان بە فیڕۆ ناچێت هیچ نێزیکی لەگەڵ تو هەیە؟ بەڵێ کوڕی مامە کوڕی مامی تو؟ بەڵێ یەک؟ نا دوو کەس لەکوێ شەهید بوون؟ لە تەلحەمیس شەهید بوون لەگەڵ هێزی قەسەدە بوون؟ بەڵێ بەڵێ گەڕامەوە نێو شاری حەسەکە ناوچەی گوێران بە مەترسیدارترین ناوچە ناو دەبرێت زۆربەی زۆری عەرەبن ساڵی 2022 داعش بۆ ماوەی نزیکەی 2 هەفتە لەم ناوچەیە ماوەتەوە شەڕی شەروانانی کردووە بە بەستیان بوو دیلەکانی داعش لە گرتوخانەی گوێران لە نێو حەسەکە ئازاد بکەن هەموو کەس بە ئێمەی گوت زۆر مەترسیدارە نەچنە ناوی بەڵام بۆ کاری ڕۆژنامەوانی دەبێ بۆچوونی ئەوان بزانین لەگەڵ هاتنی گروپە چەکدارەکانن یان مانەوەی شەروانان هەرکە چوونە نێو ناوچەکە لەگەڵ خەڵکەکەی گفتوگۆم کرد ئەو هەستە دروست بوو ئێرە زۆر ئامان نییە بە تایبەت کە لێیان دەپرسم ئێوە داعشن؟ بێگومان شەڕ ترسناکە و خوێنڕشتنی لێ دەکەوێتەوە ئەم شەڕە ئێمەی بەم دۆخە گەیاند خەڵکیش لە هەموو شوێنێکەوە لە هەموو پارێزگای حەسەکەوە دێن چ جیازی هەیە ئەگەر دەوڵە بێتە حەسەکە یان هێزی قەسە دەمینێت ئێمە هیچ شتێکمان نییە ئاسایش نییە ئێستاش نە ئاو هەیە نە کارەبا نە نان هیچ شتێک بە هیچ شێوەیەک نییە ئارامی لێرە بە تەواوی نییە ئارامی نییە ئارامی کوا ئارامی نییە هەموو ڕۆژێک دەبیستیت کەسێک کوژراوە یانە کەسێکی دیکە دراوە تاوکو ئێستا ئاسایش نییە دەڵێن حتا وەختی داعشیش داعش هەموو لە گوێران بوون ناوەڵە داعشی تێدا نییە کەسیش نەهاتۆ بۆ ئێرە هەموو شتێک هەر بۆ غوێرانە ئێمە خەڵکی ئێرەین هەرچی دێت بۆ ئێمە دێت خەڵکێکی زۆری گوێرانیش بەهۆی ئەوە زیانیان بەرکەوتووە بە تۆمەتی ئەوەی داعشن یان لایەنگەری دەوڵەتن یان لایەنگەری سوپای ئازادن ئێوە داعشی نین؟ ناوەڵە داعش نین نەخێشتیوانە گەر داعش بووینە لێرە نەدەماینەوە بەڵام ئێوە بەردەوام دژی هێزی کوردی و قەسە دەدەوەستن ئامۆزاگیان هەر مرۆڤێک بەرپرسیارە لە خۆی و هەر کەسێک نوێنەرایەتی خۆی دەکات هەر ئەم قسە ڕاستە؟ چی؟ بەردەوام دژی کورد دەوەستن نانە کەس دژی کورد نییە نەخێر ئێمە هەمومان لێرە براین کورد و عەرەب و سریان هەمومان لەم شارۆچکەیەدا براین بە قسەیان بە کردار نانا بە کردار وایە هەلیکۆپتەری ئاپاچی فڕووکەی جەنگی درۆنە گەورەکانی ئەمریکا لە ئاسمانی گوێران و حەسەکەدا نەبڕان دەرکەوت بەڵێ ئێرە زۆر مەترسیدارە زۆری نەخایان تیمی ئێمە منی ئاگادار کرد دەبێ بە زووترین کات ئێرە بەجێبێڵین جوڵەی ناسروشتی لە سەربوونی ئێمە لە ناوچەکە دەبیدرێت دەرباز بووین بەڵام هەر لە ناو حەسەکە دەماینەوە دەچینە ناوچەی مفتی زۆربەی دانیشتوەکانی کوردن لێرە ژم پیا و شەروان هەر هەمویان چەکیان هەلگرتووە شری ناهێڵێت پیاوەکەی بەبێ چەک دەربچێت طائفی چێ بوویە تایفی چی شغالی هەیە ئیشان نزانم دەترسن ئەف تایفی مخر لێ بێت والله بترسنا ناخذ طائفي شيء بجبر بازاري حسك الشيف كل سالم كردو عرب تبها بدون يعني انا خوازن افتشي براسي يعني تتفنگا خدا تتفنگ دادا زلام خو بدلاز دامي خوام قجبت براسنا خبكش بو خلايا نائم بتشتك يعني تجي خطر هي خطر هبه يعني جباري روجانا في عامي يعني هيك مجبوره براسنا خد ندري مالا خد جيبي كوي جباري يعني برخدان جيانه ناكب لێرە ئامادەکاری زیاتر دەکرێت بۆ ڕۆبەڕۆبوونەوەی شار کەمێکی دیکە شەروانێک دەبینم ناخی دەکوڵێت زۆر بریندارە هاوڕێیەکانی قەتل و عام کراون لای ئەو تازە شەر دەست پێ دەکات
ئەو مەرحەبە جۆرە ئەبەوە خۆ بوو کێرە ئامادەکی دێین چن کێرە هەمی فیشەکە جەپەی کێرێ يا مي بستين يا مي بمرن ومي بسرك هبنج من کو دەری بوون بەریانەها شدادي هەڵێ مە شەید بوون ئەلگەلوە أخباري مشهور گەلک ئەفاری بشیت gelek şehit bun. Gelve bun. In hebra devre vekirine. مفدور مخواري ومفدور كتن مفدور حمد شكل Tu bir şer xlas bu yan. إن شاء الله خلاص نبو هنا دس فكري Ve çile bir rojava. نتعدل موارد بشكل Ha? بكيمانيش مهارة شي بس أما ما يسركب إن شاء الله Hiç davet bitçe basine. أما يفر ببتشي روجافا بتشيش كردات تنير بس Hindi xazan rojava? إيش كردات تنير Çima? ملتي إيه خانتيا ما كرون جدما بردان أم حطا أم صاغبن أم جبير ناكن حطا نفطاق فيش مذهبي أم جبير ناكن بيتشكر مسري ما وجدما بردان وشو مشيا ومر خوارن ما بخوارن وحمش مركرن Havalı da şehit yerine. Terçave xoditen. قش جمال عرديبون قش مريبون O çağıtı rızgar bu. الحمد لله اطلع اخوي تعال رزقار Ha. تەنیا لە ڕووی سەربازیەوە ڕۆژئاوا لە دۆخێکی سەختدا تێنەپەڕی کەش و هەوا و بەفر هەندەی دیکە دۆخەکەی ئاڵۆستر کرد. زانیاری بە ئێمە گەیشت گرۆپەکانی سەر بە سوپای سووریا لە ناوچەی جەوادیە کە کورد پێ دەڵێن چل ئاغا جۆڵەیان کردووە. ئەم ناوچەیە زۆربەی دانیشتوانەکەی عەرەبن. پێش ئەوەی بگەینە جەوادیە لە گوندی تەنوریە تێپەر بووین. بەڵام نووسینی سەردیوارێکی گوندەکە منی ڕاگرت. پێدەچێت دۆخەکە تا دێت دژوارتر دەبێت. Merhaba Şeref. Biri Cevadiye ya. ها جوادي Biri Cevadiye. هەرکە گەیشتمە جەوادیە ئەم پیاوە عەرەبە گوتی هەڤاڵ با قسەیەکتان پێ بڵێم ڕەنگە زۆر کەس نەوێرن ئاوها بە ڕاشکاوی خۆیان لێ بدەن. پێشتر حکوومەتی سووری هات خەڵکی ئێرە چوونە پاڵی داعش هات چوونە پاڵی کورد هاتن چوونە پاڵی ئێستا چ هێزێکی دیکە بێت لەگەڵ ئەو دەبن هەر کەسی بێت ئەنگۆ لەگەڵن دەوانەیە بژین منداڵمان هەیە هاوژینمان هەیە قسەکەیە ژە عەرەبێن وێرێک و دژی کووردا ڕابن. مسيري واحد رفش بزبطي مسيري واحد ياوكي دەرکەوت وەلای خەڵک بوو شەڕوانان مسوگەر نییە گرۆپە چەکدارەکانی سەر بە سوپای سووریا نزیکن لە جەوادیە. دەبێ بچینە هێلی پێشەوەی شەڕوانان تەنیا 1 کیلومتر لە یەکدی دۆرن. ئێرە خاڵێکی استراتیجیە بۆ هەموو ڕۆژئاوا. النقابة وحكومتها شامية خطاطة ما سعودر حکومەتا شامێ هینە بێژن. یعنی خواستن دخواستن يريش بكن وفي خطي قطب بكن لا برا روجا باشور وروجا فادا تخوازن قطب بكن المنطقة چل آغا جوادية چلغد نبرا گركي لگه چلغد تخوازن وفي خطي قطب بكن محاولة كرنا محاولة چنجارة كي بكرن دوي بارجي ريد قرتن هوا بشي هذا سكني إيرا مفرقي العلوة 6 كيلومتر للروشهلاتي من ربيعية سنوري دولتي عراقة شرفانا كان بمنيان قود 1 كيلومتر ليرا سنوري خويانا رجعواي كردستان لقل دولتي استاش سوريا قصي شرفانا كان حكومتي سوريا ويستي بيتن لما فرقا امد جادي دي بيالين جادي سركي نيوان باشوري كردستان ورجعوا بقرن رجعواي كردستان بخن كينن ئێرە ئەم شەروانانە ڕەنگە لە هەموو ناوچەیەکی زیاتر لە ئەرکێکی قورستر دابێتن هەموو شەڕ لێرە ئەوەیە ڕابگرن ئەم پێشڕەویە نەکرێتن تاکو و چارەنووسی ڕۆژئاوا باشتر دیار بێتن
شەڕ لە ڕۆژئاوا نەبراوە و هێشتاوایەتی. لە هێلی پێشەوەی شەڕ دیمەنی هاتنی دوو منداڵ سەرنجی ڕاکێشام. هەر سەیرم کرد لەگەڵ شەروانان قسەی کرد. منداڵەکان عەرەبی ناوچەکە بوون بەو سڕ و سەرمایە هاتوون داوای پاڕوویەکی نان دەکەن. شەروانەکان نان و خۆراکی خۆیان لەگەڵیان دابەش دەکەن. ئەم ئۆتۆمبیلە بەرەو خاڵی پشکنینی شەروانان دێت. پیاوێک لە ناو ژن و منداڵ خۆی حەشاردبوو. دۆزرایەوە. لە دێرکەوە لە دێرکی چیت هەبوو لەوێ؟ هەندێک کەلوپەلمان هەیە دەبین و دەڕۆین. ئێوە لە چڵاغا بەڵێ لە جاوادیە دێن دەچم بۆ؟ دەچینە باشوور. بۆ باشوور کوێ؟ بۆ گوندەکانمان لەو ناوچەیە. ئەوان پێشوازی لێوە دەکەن؟ نازانین هێشتا پرسیارمان نەکردووە. هیچ هەڕەشە لەسەرەوە هەیە لێرە؟ نەوەڵڵا. ئەی بۆ دەچن؟ وەڵا لە ترسان. ترسەیە؟ ترس لە کوێ لە چی؟ ترس لە ئەمان و لە ئەوانیش. لە عەرەب و لە کورد؟ ئەرێ وەڵڵا عەرەب و کوردیش. ئەو چا بووە دەفتەرەوەی؟ ئەو چێ بوو؟ ئەو زلامە دەخۆنا بەتانیە دەبەشاردێت خاتم پیچە عادی منێ هاتەشی. یعنی خۆ بەشارتە بوو؟ خۆکریە ناو بەتانیە دەبی خۆشی فەتشێن کاکارم بلێز لێنە. یعنی خۆ بەشارتە بوو ناو بەتانی؟ بەشارتە بوو ناو بەتانی بەسمە گرت. ئەو ژی وانە گرێدای وانە خاتن هەر نەملێدی وتبول بەتانی دەبەشارت. کاوێ هەویایی هەر تشتی فەتشین وەڵا بەکرم دات فێتایدە. ئەو لەگەڵ ئەو خێزانەیە؟ بەلێ لەگەڵ ماڵباتێمە. لەگەڵ ئەو خێزانە؟ ئەڤژی بەلگەیە ماڵباتەیە. بەلگەنامەیە خێزانی بینە. حاجی کەسێکی دین هەیە؟ نەوەڵڵا جگە لە منداڵم و هاوژینەکەم. هونجت الحەمیسن؟ هونجت الحەمیس؟ نا بخودێ. تجي بەلگەنامەیە بینە؟ ناسنامەیە جەم ڕێبەندە ئاسایشەیە. ئەمە ناسنامەی ئەوە؟ ناسنامەیە من جەمتەیە. الجەم ڕێبەندە ئاسایشەیە. هەوی پێڕانینە؟ ji bo girêbesta kirê. Ev jî nasnameya min. Malbata min gel min e. Nasnameya min li cem asayişê ye. Navê te çi ye? Nasnameya te li cem asayişê çi dike? Ji bo girêbesta kirê. Asayişa dêrikê. Girêbesta kirê li cem komînê çê dibe ne cem asayişê? Wan ji me bir. Ji bo hedzê birin. Girêbest li cem komînê ne li cem asayişê ye? Ev dayika min gel min e. Were dayê were. Wî bibe otomobîlê. Ev dayika min e were. Wer bibînin bi xwedê. بۆ کێ دەچن بۆ کام شار؟ Kesekî me miriye. Em diçin ser wî. Li başûr. وعفوك جبر صاروخ ماروكا كارا جبر صاروخ وعفوك انا معك جلابيتك ها انا صوت بجم اسايشيا والله ونزاج اوانا تو عفوي كر Erê wala. Ez af kirim. اقسم بالله العظيم Careke din xwe neke jin û xwe neşêre. والله العظيم ما خبيت Min xaveş neşartiye. Na bi xwedê min xave neşartiye. Bi xwedê bi serê zarokê min xave neşartiye. Hera zarok bi te re ne di sermayê de ne. Hera. Hera. تر ئەوانە تەسیقیان هەبێ لەگەڵ ئەوان چۆن هەبرادەرەکانی ڕۆیشتن ئەوان دەڵێن ئەوانە خیانەتیان کردووە گومانیان لای هەموو کەس ئێساوە عەفو کرد یعنی هێشتا دڵی کورد هەر نەرم دیارە لێرە عەفویان کرد دەڵێ ئەو کابرایە خۆی لە ناو بەتانی حەشاردبووەوە کەشفیان کرد کە پیاوێک لە ناو بەتانیدایە سوێندی خوارد شەر ئەوە چکۆ سوێند خواردوەی نە
اتشكو سين خارو عفو كر تشكو قالك سين خارو عفو كر او ذاتا وعد دري ونرب وعفو ما عفو كر جبر وازاروكا دنيا برفا دنيا سارة تلزم بيوانينا عم بيري بسكن حتام هرن وسباتي ورن وعم بيك 6 ساعة 4 ساعة تزاروك يسر مامرن اجبر وازاروكا ما عفو كر صافي كرن يعني يكلا يبنوي او كيسا زور فرس زور فرس شنت كنا عربيتنا بدايك وزاروك اجبر وامر دۆخی مەدانی ڕۆژئاوا باشتر دەرکەوت کە ئەوەی لە گوندی تەنووریەوە بینیومان لە واقعدا هەیە مەترسیەکە جددیە مەبەستم بوو لە ڕووی سیاسیەوە بزانین چ کراوە و چ دەکرێت لەسەر مێزی گفتوگۆ پرسیاری هەموو کورد ئەوەیە کە ئەمریکا بۆ پشتی لە کورد کرد ڕۆهەڵات عەفرینی فەرماندەی گشتی هێزەکانی یەپەژە لە ڕۆژئاوای کوردستان لە کوبوونەوەکانی هەولێر و دیمەشق بەشدار بووە پێدەچێت کوبوونەوەکان بۆ کورد وەکو ڕێگای شەڕ و بەرەکانی شەڕ سەخت بووە و سەختە ئەم فەرماندەیە مەبەستی بوو بەم ڕێگادا بمانبات تاوەکو دەربکەوێت کە لێرە ڕێگیاندا کوتاوە ئەوە لەم تونێلە ئەچینە دەرێ شوێنێکی نادیار هەیە هەپەیوینەکەن لەگەڵ هەبا ڕۆهات فەرماندارێکی گشتی شەڕوانەکانە هیچان لە ڕووی عەسکەریوە بزانین بەڕاست لە سەری چی هەیە و لە ئەرزی واقع چی هەیە و ئاخر کۆبوونەوە لەگەڵ شەڕەوە ئەمریکیەکان لەسەرەوەی کێ بەهێزە گفتوگۆ دەکەین ڕێکەکان زۆر قورسن پێ ناچێتن بۆ هەر سوپایەک لە ناوچە کوردستانیەکانی ڕۆژاوای کوردستان ئاسان بێتن دەستیان بەسەردا بگرن ئەوە بۆمان دەر کە ڕەنگە گەر شەڕ لێرە بکرێت زۆر قورسە ڕۆهەڵات پێم دەڵێت بەڵێ ئەمریکا لە کوبوونەوەی دیمەشق پشتی لە کورد کرد بووە داواکانی دیمەشق لەسەر هێزی کورد لە ڕۆژئاوا ئەبەدەن قبول ناکرێت ئیسرار کرد و ئەم نەممکنە یانە بە تەڤلیبوونا یەکیەکی ئیدی تەڤلی ئارتیشێکی ببن دەستکەفتیەکی هەیە 13 ساڵ ئەف دەستکەفتی هەنە دەبێت و ئەف بێ دیتن گەرانتێک ژە ئەمریکا وەرگرت یانێ گەرانتی بۆمبارێکی گوت بکانی کۆت چ گوت یعنی ئەو هەلوەستە کول شامێ هاتە دیارکردن ji aliyê hêza hikûmetê ve tevlî bû yani weke dewlet e û bi dewletê re gerekirûn bimeş ئەمریکا وەکوت belê yani ew helwest yekbûna helwestê divê civînê de yek derket و حەساب کرد و ئەمریکا لێرە پشتەخوا کردووە yani ew diyar bû derket pêş divê manê da tiştê ku hat gotin me got em qebûl nakin pêwîstiya vê welatî bi şerseknandinê heye heta ku em dayîn istandina bikin dibin zexta şer da dibin ji zexta ku hînê teslîm bibin da dayîn istandin nayên دەمەوێت لە سەرچاوێکی دیکەی نێو بەرپرسانی کورد لە ڕۆژئاوا هەلویستی ئەمریکا بزانین ئیلهام ئەحمەد زۆر بەڕاشکاوی گوتی کەس هەندەی ئەمریکا شاهدی هەلویستی ئێمە نەبوو بەڵام بڕیاری دا و کوردی بەجێهێشت herî zêde di nava van dan û standina da amede bû yek jî Amerîka bû dizanî bû mesela helwestê Şamê çi bû ême çi bû di kîjan wextî da me çi qebûl kir wana çi qebûl nekir yani di vê mijarê de herî zêde ew amede bûn wana dizanî bûn ew şahîd bûn hêd bêjin eva dewlet e û yani li beramber wê em li kesî naxin برسی وکی بشید نابجان ئەمێ چێشە سووری ڕاگرن نه تشتێکی کوردە
پشتکردنی ئەمریکا لە ڕۆژئاوا ئەمە سوتەمەنیەکەیەتی. ئەمانە خەڵکی سڤیلن شەڕیان هەڵ نەبژاردووە، هیچ گولەیان نەتەقاندووە. هەموو شتێکیان لە دەستداوە وا دەربەدەر بوون، چونکە مانەوەیان ڕەنگە کوشتنێکی حتمی لەگەڵ وایە. بە دوای ئارامیدا گەڕان نەیانزانی سر و سەرمایەکی سەخت چاوەڕێ ئەوان دەکات. سەرماکە دەڵێ شەڕێکی دیکەیە بۆ ئەوان، بەڵام دەنگی تەقەی لەگەڵ نییە. دایک باوک لێرە هەوڵ دەدەن منداڵەکانیان بخەوێنن تا وەکو ڕاستیەکان نەبینن. دەزانن لێرە دایک لەبەر سەرما توانای نەماوە منداڵەکانی خۆی لەو سەرمایە داپۆشێت. لەم دۆخە زۆر سەختەدا نەوەیەک دروست بووە لەو تەمەنە دەڵێن نا تەسلیم بوون نییە، سەر دەکەوین. چێروکی منداڵەکانی ئێرە جیاواز بوون، فێری ترس و دەربەدەری بوون پێش ئەوەی یاری بکەن. پێکەوە سەیری ئەم ڤیدیۆە دەکەن کە چۆن هێز دروست بکەن تاوەکو شوڕەشێکی دیکە بۆمانەوەی خۆیان بکەن بۆ جیهانێک کە ئەوان ناپارێزێت. لە سووریا وەختی خۆی حکومەتی ئەسەد باوک و کورد کە 52 ساڵ حکمیان کرد کوردیان کوشت. دوای ئەوەی کە ئەسەد ڕۆیشت داعش هات، داعشیش بەشی خۆی زۆری کوردی کوشت. ئێستا حکومەتی نوێی سووریا هەیە کە ئەحمەد شەرع سەر و کاتی دەکاتن. هێزەکەی هاتووە شار بە شاری کورد دەچێت، کوردی ئاوەرە دەکات و کوردی دەکوژێت. ڕەنگە کوردبوون لە سووریا باجەکەی زۆر قرس بێتن، پێناچێتن لە سووریا و ڕۆژئاوا کوشتنی کورد هێشتا کوتایی هات بێتن.